سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیان یاوکارم لە خزمەندەوەی ئازیزیان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ شەممە. سەرەتا سەردێڕێی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی ژینگە پارێزانی کوردستان لەسەر مەزاری شاخەوانانی گیانبەخت کردووە. برینداربوونی 9 کەس بەهۆی تەقینەوەی گاز لە تیکاب. بردومانی چڕی چیای ئامێدی لەلایەن تورکیا. تەحریمی کەلوپەلی ئێران لەلایەن خەڵکی باشووری کوردستان. چوونە سەرەوەی ئاماری خۆکوژی بە حەبی برنج لە ئیسفەهان. پەرەسەندنی ناڕەزایەتیەکان لە ئاڵمان، ئۆتریش و فەڕەنسا. وە خۆپیشاندانی گەورەی دژبەرانی فاشیزم لە هامبورگی ئاڵمان. درێژەی هەواڵەکان. دۆخی خراپی منداڵان لە بەندی ژنانی ورمێ. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ لە بەندی ژنانی ورمێ منداڵان دەکەونە بەر توند و تیژی بە ساڵاتچوان و زۆربەی ئەو بەندکراوانەی گیرۆدەی مادەی هۆشبەربوون تەحەمولی دەنگ و هەرای منداڵانیان نییە و ئازاریان دەدەن. کۆتاییەکانی مانگی بەفرامباری ساڵی 1400 هەتاوی لە باخشنامەیەکدا بڕیاردرا کەرامەتی بەندکراوان لە بەرچاو بگیرێت و ئاستی چاودێری سەرگرت و خانەکان زیاد بکرێت. سەبارەت بەو ژنانەی لەگەڵ منداڵەکانیان لە زینداندان بەرپرسانی زیندان ئەرکدار کرابوون کە خۆراک، بێداشت و ئیمکاناتی ڕەفاهی و پەروەردە بۆ دایکان و منداڵەکانیان دابین بکەن. بەندی ژنانی زیندانی ورمێ لە ساڵی 87 هەتاویەوە باخچەی ساوایانی بۆ سازکراوە و ساڵی 98 شوێنەکەی گۆڕدرا، بەڵام تەنیا پارەیەک لەو پرۆژەیەدا سەرف کراوە و هیچ بایەخێک بە بەندکراوانی ژن و منداڵەکانیان نەدراوە. هەرچەند بەرپرسانی زیندان ادعا دەکەن کە بەخشنامەکە بە پێڕەواڵ جێبەجێکراوە، بەڵام بەندکراوانی پێشووی ئەو زیندانە دەڵێن هیچ ئیمکاناتێک بۆ منداڵان دابین نەکراوە و لە دۆخێکی خراپدا دەژین. کۆبوونەوەی ژینگە پارێزانی کوردستان لەسەر مەزاری شاخەوانانی گیانبەخت کردووە. ڕۆژی هەینی 29 بەفرامبار ژینگە پارێزانی پیرانشار، ئەندامانی سەوزی چیای مەریوان، شالاکانی مەدەنی، شارەکانی مەهاباد، بۆکان و نوێنەرانی گروپە شاخەوانیەکانی کوردستان لەسەر کێوی سوڵتان یاقوبی نەغەدە کۆبوونەوە و ڕێزیان لە یادی شاخەوانانی گیانبەخت کردوو گرت. بە پێی زانیاریەکان بەشداربوانی ئەو چالاکیە سەرەتا لەسەر مەزاری محەممەد ئەوراس کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. دوجار پێکەوە لەسەر مەزاری سێ شاخەوانی گیانبەخت کردووی چیای ڕەندۆڵا کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان بۆ پاراستنی ژینگە نوێ کردەوە. دەست بە سەرکردنی دوو هاوڵاتی لە شارەکانی بۆکان و پیرانشار. لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی بە ناوەکانی سیروان سەپێری خەڵکی بۆکان و حامید بێهراز تەمەن 20 ساڵ و خەڵکی پیرانشار لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی زانیاریەکان ڕۆژی چوارشەممە 27 بەفرامبار هێزەکانی ئیدارەی اطلاعاتی بۆکان بە بێ بەڵگەی قەزایی گەنجێکی دانیشتووی ئەو شارەیان بە ناوی سیروان سەپێری ڕەفاندووە و بە دوواداچوونی بنەماڵەکەی تا بە ئەمڕۆی جاکامێکی نەبووە. لەلایەکی دیکەوە ڕۆژی سێشەممە 27 بەفرامبار لاوێکی تەمەن 20 ساڵی خەڵکی گوندی سەرینچاوی پیرانشار بە ناوی حامید بێهراز لە هێرشی هێزانیەکان بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. برینداربوونی 9 کەس بەهۆی تەقینەوەی گاز لە تیکاب. ڕۆژی هەینی 29 بەفرامبار بەهۆی تەقینەوەی گاز لە یەکێک لە گەڕەکەکانی شاری تیکاب 9 هاوڵاتی بریندار بوون. بە وتەی بەرپرسانی فریاکەوتنی خێرای تیکاب، ڕووداوەکە بەهۆی تەقینەوەی کەپسولی گاز لە خانوویەکی گەڕەکی جیهاد ڕوویداوە. لە ئەنجامی ڕووداوەدا 9 هاوڵاتی بەهۆی داڕمانی داروپەردوودا بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. ناڕوونی چارەنووسی سامان یاسین لە زیندانی قزل حەساری کەرەج. وێڕای تێپەڕینی 15 مانگ بەسەر کاتی دەست بەسەرکرانی سامان یاسین، هونەرمەندی بواری ڕاپ ناوبراو بیلا تەکلیف لە زیندانی قزل حەساری کەرەج ماوەتەوە و لە دەست ڕاگەیشتن بە دەرمان بێبەش کرا. سامان یاسین لە ڕەوتی شۆڕشی ژینا لە شاری کەرەج دەست بەسەر و بە سەختی ئەشکەنجەدرا. ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم بەنیازبوون لە ڕێگەی پەروەندەسازیە و هونەرمەندە بێتاوانە بە محاربە و ئیعدام مەحکوم بکەن، بەڵام حکومەکە لە دیوانی باڵای وڵات ڕەت کرایەوە. ناوبراو بۆ ماوەیەک ڕەوانەی نەخۆشخانەی دەرونی کرا و لەوێش دەرمانی نەناسراوی پێدرا.
لە چەند مانگی ڕابردوودا جەلسەی دادگای سامان لە لقی 28 دادگای انقلابی تاران بە سەرۆکایەتی قازی عەموزاد با هۆکاری نادیار دواخراوە. سامان لە مانگی خەرمانانی ئەم ساڵ هاوڕێ لەگەڵ 12 بەندکراوی دیکە بۆ زیندانی قزل حسارێک کەرەج گوازراونەوە. ئێستا بەندکراوە مانی لە خواردنی دەرمان گرتووە و بەهۆی ئەوەی لە دەستڕاگەشتن بە خزمەتگوزاری پزیشکی لە دەرەوەی زیندان بێبەشکراوە گیانی لە مەترسی جدیدا. بردومانی چڕی چیای ئامێدی لەلایەن تورکیا. ڕۆژی پێنجشەمە 28 بەفرانباری 1402 تاوی فڕۆکەکانی ئەرتەشی تورکیا 3 گوندی دەڤەری مژێ لە چیای ئامێدیان بە چڕی بردومان کرد، بەڵام زیانی گیانی بەدواوە نەبوو. بەپێی زانیاریەکان ئەو 3 گوندە لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی بردومانی بەردەوامی تورکیا چۆڵ کرابوون، بەڵام فڕۆکەکانی دەوڵەتی تورک ماڵ و خانەباخی خەڵکیان بردومان کرد و زیانێکی زۆریان بە کەشاوەرزی خەڵکی ناوچەکە گەیاند. لە ساڵانی ڕابردوودا بەدەیان گوند بەهۆی هێرشەکانی دەوڵەتی تورک چۆڵ کراون و هێشتا داگیرکاریەکانی ئەو دەوڵەتە فاشیستە کۆتایی نەهاتووە. تەحریمی کەلوپەلی ئێران لەلایەن خەڵکی باشووری کوردستان. ژووری بازرگانی و تیجارەتی هەولێر ڕۆژی هەینی 29 بەفرانبار لە بەیانیەکی فەرمیدا خوازیاری تەحریمی کەلوپەلی ئێران بوو. ژووری بازرگانی هەرێمی کوردستان لە هەولێر لە بەیانیەیەکدا ڕایگەیاندووە کە وەکو کاردانەوەیەک بەرامبەر بە هێرشەکانی سوپای پاسداران بۆ سەر هەرێمی کوردستان داوا لە تەواوی بازرگانان و خەڵکی کوردستان کراوە هاوردەکردن و مامەڵەی کەلوپەلی ئێران ڕابگرن و بەرهەمەکانی وڵاتە تەحریم بکەن. ناڕەزایەتی خەڵکی بەلوچ لە بەردەم پازگای ڕێمدان. ڕۆژی هەینی 29 بەفرانبار کۆمەڵێک لە شارۆمەندانی بەلوچ لە ناڕەزایەتی بە دەستڕێژی گولەی هێزەکانی ڕژیم بۆ سەر سوختبەران و برینداربوونی هاوڵاتیەکی بەلوچ لە بەردەم پازگای شاری ڕێمدان کۆبوونەوە. بەپێی راپۆرتی حاڵوەش بەرپرسانی پازگای ڕێمدان هەڕەشەی لە خەڵکی ناڕازی کردووە و ڕایگەیاندووە کە ئەگەر کۆتایی بە کۆبوونەوەکان نەهێنن ڕاستە خۆ تەقەیان لێ دەکات. شەوی پێنجشەممە 28 بەفرانبار بەهۆی تەقەیەزەکانی ڕژیم سوختبەرێک بە ناوی ئەڵڵاباخش کەڵمەتی بە سەختی بریندار کرا. پاژە ڕووداوە خەڵکی ناڕازی لە بەردەم پازگا کۆبوونەوە و ناڕەزایەتیان دەربڕی. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لەسەر مەزاری گیانبەختکردووانی شۆڕشی ژینە. ڕۆژی هەینی 29 بەفرانبار بنەماڵەی سێ گیانبەختکردووی شۆڕشی ژینە بە ناوەکانی فەرزین معروفی، یەڵدا قافەزڵی و موحسین شکاری لەسەر مەزاری ژمارێک لە قوربانیانی سەرکوتی ڕژیم کۆبوونەوە. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە باوکی فەرزین معروفی، باوکی یەڵدا قافەزڵی و باوکی موحسین شکاری لەسەر مەزاری ژمارەیەک لە گیانبەختکردووانی شۆڕشی ژینە کۆبوونەتەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرتووە. بنەماڵی دادخوازان لەو چالاکیەدا یەکڕیزی و یەکگرتوویی دادخوازانی ئێرانیان بۆ سزادانی تاوانباران دووپات کردەوە و بەڵێنیاندا درێژەدەری ڕێگای گیانبەختکردووانی ڕێگای ئازادی و بەرابەری بن. کوژران و برینداربوونی حەوت سوختبەر لە بەلوچستان. شەوی پێنجشەممە 28 بەفرانبار سێ سوختبەر لە سێ ڕووداوی هاتوچۆ لە میحوەرەکانی ڕاست، زاهدان و جەکیگۆر گیانیان لەدەستدا و 4 سوختبەری دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتی کەمپێنی چالەکانی بەلوچ دوو سوختبەر بە ناوەکانی مەجید حەمەلی و عارف قەلجایی بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمبیل لە جادەکانی ڕاست و زاهدان گیانیان لەدەستداوە. لە ڕووداوی سێهەمدا لە مێحوەری جەکیگۆر بەهۆی پێکدادانی دوو ئۆتۆمبیل 5 سوختبەری بەلوچ بە سەختی بریندار بوون کە یەکێکیان بە ناوی موحسین دۆڕزادە پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستدا. چوونە سەرەوەی ئاماری خۆکوژی بە حەبی برنج لە ئیسفەهان. بەڕێوەبەری پزیشکی دادی ئیسفەهان ڕۆژی 29 بەفرانبار ڕایگەیاند ڕێژەی ژاراوی بوون بە حەبی برنج لە پارێزگای ئیسفەهان بە شێوەیەکی مەترسیدار بەرز بۆتەوە. بەوتەیە و بەرپرسەی ڕژیم لە نۆمانگی سەرەتایی ساڵی 1402دا سەرجەم 19 کەس لە ڕێگەی خواردنی حەبی برنجەوە کۆتاییان بە ژیانیان هێناوە کە 17 کەسیان پیا و 2 کەسیان ژن بوون. بە پێی زانیاریەکان ئەو ڕێژەیە لە چاو ساڵی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو هەڵکشاوە و ئەگەر دۆخی ئابووری و کۆمەڵایەتی بەو شێوەیە بمێنێت کارەساتی لێکەوێتەوە.
پەرەسەندنی ناڕەزایەتیەکان لە ئاڵمان، ئۆتریش و فەڕەنسا. ڕۆژی هەینی 29 بەفرامبار کەشاوەرزانی ئۆتریش و فەڕەنسەوی بۆ پشتیوانی لە هاوپیشەکانیان لە ئاڵمان دەستیان دامانگرتن و شەقامەکانیان داخست. هاوکات کرێکارانی ڕێگای ئاسنی فەڕەنسا بۆ پشتیوانی لە پەرستارانی مانگرتوو لە بەردەمکاخی ڤێرسای کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان پەرستارانی فەڕەنسەوی لە ڕۆژی دووشەممە لە شارەکانی لیۆن، مارسەی و پاریس لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی دەستیان داوەتە خۆپێشاندان. ڕۆژی هەینی اتحادیەی کرێکارانی ڕێگای ئاسنی فەڕەنسا بە مەبەستی پشتیوانی لە پەرستارانی ئەو وڵاتە لە بەردەم کاخی ڤێرسای کۆبوونەوە. پەرستارانی ناڕازی ڕایانگەیاندووە کە نەخۆشخانەکان بە نیوەی زەرفیەت کار دەکەن و کادری دەرماند و هێندەی توانای جەستەی کار دەکات بە بێوەی حەقدەستی زیاد بکرێت. لەلایەکی دیکەوە کەشاوەرزانی ئۆتریشی و فەڕەنسەوی لە ناڕەزایەتی بە هاوردەکردنی دانەوێڵەی ئۆکراینی و کەمی حەقدەست هەروەها بە مەبەستی پشتیوانیکردن لە کەشاوەرزانی ئەڵمانی مانیان گرت. و دوایین هەواڵ سەبارەتە بە خۆپیشاندانی گەورەی دژبەرانی فاشیزم لە هامبورگی ئاڵمان. ڕۆژی هەینی 29 بەفرامبار 80,000 دژبەری فاشیزم لە شاری هامبورگ ڕژانە سەرشاقام و هاوڕێ لەگەڵ اتحادیەی کرێکاری و ڕێکخراوە مەدەنیەکانی دژبە یەکگرتنەوەی حیزبی ڕاستڕەوی توندئاژۆ لەگەڵ نێئۆنازیەکان خۆپیشاندانیان کرد. ئەو خۆپێشاندانانە بە دوای لە قاودانی کۆبوونەوەی نهێنی سیاسەتمەدارانی حیزبی ڕاستڕەوی AFD لەگەڵ نێئۆنازیەکان کە تێدا بڕیاری دەرکردنی پەنابەرانی بیانیاندا بوو بەڕێوەچووە. شارەداری هامبورگ ڕۆژی ڕابردوو لەو خۆپێشاندانەدا بەشداری کرد و ڕایگەیاند ئازادی تەواوی دانیشتوانی ئەو شارە لە مەترسیدایە. سەرۆکی یەکێتی کرێکاری دیجیبیش لەو کۆبوونەوە داوتی دەوڵەتێکی فاشستی هەموو دەستکەوتەکانی چینی کرێکار لە ناوەبات. بینەرانی خۆشەویست، گەشتی هەوڵەکانتان پێشکەش کرا هەر شاد و کامەران.